تا دێت ئاماری تاوانە جۆرا و جۆرەکان بەرز دەبێتەوە و تاوان و ساختەکاری نوێ بۆ هەرێمی کوردستان دەگوازرێتەوە. تەنها لە 15 ڕۆژی ڕابردوودا پۆلیسی پارێزگای سلێمانی 35 تۆمەتباری دەستگیر کردووە. گوێ لەم ڕووداوە جۆرا و جۆرانە بگرن کەوتەبێژی پۆلیسی سلێمانی ڕیزیان دەکات کە سەرجەمیان تەنها لە 2 هەفتەی ڕابردوو ڕوویان داوە. یەکی 4 تا 4 کە 29 تۆمەتبار دەستگیر کراوان لەسەرم تۆمەتبانی کە بۆتان نەخوێنمەوە. دەستگیرکردنی 4 تۆمەتبار کە هەستاون بە فێڵکردن و هەڕەشەکردن لە هاوڵاتیان و بڕی 8,800 دۆلاریان لە هاوڵاتیان وەرگرتووە لە ڕێی فێڵ و هەڕەشەوە. 5 تۆمەتبار هەستاون بە ساختکردنەوەی پارەی تەزویر لە جۆری دۆلار کە 7,000 دۆلاریان پێ بۆ ساغیکردنەوە لە ناو شاری سلێمانیا. 2 تۆمەتبار هەستاون بە وەرگرتنی پارە لە هاوڵاتیان بە فێڵ کە گوایە ئەمانە ئەتوانن خەڵک دابمەزێن لە دەستگاکانی حکوومەت و 6 تۆمەتبار لە گەڕەکەکانی شاری سلێمانی هەستاون بە دزینی ماتۆرسکیل و لەناو بازاڕیشا دەستدرێژیان کردو سەر چەند ئافرەتێک کە بە مەبەستی کڕی نیشتومەک لەناو بازار ڕابوون. 2 تۆمەتبار هەستاون بە کێشانی مادەی هۆشبەر لەلایەن پۆلیسی نێشتنی تاوان و دەستگیر کراون و دراون بە ئاسایشی سلێمانی بەشی مادە هۆشبەرەکان. 2 تۆمەتبار هەستاون بە دزینی مۆبایلی هاوڵاتیان و دوای ئەوەش خراپ بەکارهێنانی ئامێرەکە دیارە لە ڕێی مۆبایلەکانەوە هەندێک کاری نەشاویان بەرامبەر کەسەکان کردووە. تۆمەتبارێک هەستاوە بە ساختەکردنی ساڵانە و بەڵگەنامەی ئۆتۆمبیل و ئارم و لەو بابەتانی کە بۆ ئۆتۆمبیل دەکرێت. ئافرەتێک دەستگیر کراوە دوای ئەوەی کە لە ناو بازاڕ بە خەڵکی وتو ئەم 10,000م بۆ بکە بە 2.5 بۆی کەسەکە پارەکان دەربێنە بزێنێ ئایا پارەی زۆری پێیان کەمی پێیە. دواتر داوای ئەوەی لەگەڵ لێ کردووە کە کاری نەشیاوی لەگەڵا بکە بەم بەستی دزینی پارەی هاوڵاتیەکە دەستگیر کراوە. دەستگیرکردنی تۆمەتبارێک لەلایەن بنکەی پۆلیسی بەختیاریەوە کە ئەم کەسە 2,784 وێنەی ئافرەت لە مۆبایلەکەیە بووە. دیارە دوای دەستکاریکردنی لە ڕێی چەند ئامێرێکی ترەوە وێنەکانی ناردوێتەوە بۆ ئافرەتان و داوای پارەی لێکردوون ئەگەر پارەنێن وێنەکانیان بە شێوەیەکی نەشیاو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کاتەوە. لە هەفتەی ڕابردوو سلێمانی 3 تاوانی کوشتنی بەخۆوە بینی کە تێدا باوکێک بەدەستی 2 کوڕی خەڵتانی خوێن کراو. 2 کەسی دیکەش لە 2 ڕووداوی جیاواز لە ئەنجامی شەڕ و دەمەقاڵە کوژران. تا ئێستاش تەنها بکوژی ڕاستەقینەی باوکەکە دەستگیر کراون کە خۆیان ڕادستی ئاسایش کردبوو. لە 9/4 لە شەقامی سالم لە کافتریایەکە 2 کەس کە یەکتریان ناسی لەسەر پێدانی پارە کە لە ئۆتۆمبیلێکە بۆ بە دەمەقاڵیان و دەرەنجام کەسێک هاوڵاتیە کوژرا. زانیاری تەواویش لەسەر بکوژەکە هەیە و ئێمە و براکانیشمان لە ئاسایش سلێمانیان لە هەوڵداین بۆ دەستگیرکردنی و کەسە 10/4 لە گەڕەکی چوارباخ لە ماڵی خۆیانە لە حەوشەکە 2 کوڕ و باوشێک بووە بە شەڕیان لەسەر کێشەی کۆمەڵایەتی. دیارە کوڕەکان چەند چەقۆیەکیان لە باوکیان نابوو ناچارە و 2 تۆمەتبارە خۆیان ڕادستی ئاسایشی سلێمانی کرد و 12/4 لە هاوڵاتیە کوژرا لە گەڕەکی مامەیارە کەسێک تریشی لەگەڵا بریندار بوو. لە ئێستادا تۆمەتبارێک بەو تۆمەتە دەستگیر کراوە. دیارە ئەمە سەرەتای لێکۆڵینەوەی بێ هەندێک کاری لێکۆڵینەوە لەگەڵ کەسا بکرێت تا ئەوەی بزانین تۆمەتباری حەقیقیە یا کەسی تری دەستی لەو تاوانە هەیە و لێکۆڵینەوەکانش لەو ڕووداوە بەردەوامە. فراوانبوونی شانۆی ڕووداوەکان لە کوشتن و دزی و دەستدرێژی و ساختەکاری و چەندان ڕووداوی تر دڵەڕاوکی لە لای هاوڵاتیان دروست کردووە و دەبێت بۆ قەڵاچۆکردنی ئەم تاوانانە هۆکارەکانی دروستبوونی تاوان قەڵاچۆ بکرێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.